گومانم هەیە یعنی لایەنی بەرپرسی ئێرە دەستی هەبێ لەو مۆزوعانە. ئەمانە لایەنگرانی پارتی کرێکارانی کوردستانن لە سلێمانی. مەراسیمێکیان بۆ لە دەستدانی دوو سەرکردەیان ساز کردووە کە لە 15 مانگە لەسەر چیای ئەزمەر بوون بە ئامانجی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی تورکیا و هەردووکیان گیانیان لەدەستدا. ئەوانیش دەمهات عەگید و جەمیل ئەحمەد بوون. نوێنەری کۆماجڤاکێ کوردستان کەجەکە وتی بە ئامانجکردنی دەمهات و جەمیل بە هاوکاری ناوخۆ بووە و هەڕەشەشی لە ئەنجامدەران و یارمەتیدەرانی پرۆسەکە کرد و وتی ئەم کردەوە بێوەڵام نامێنێتەوە. لە سای ئەم دەسەڵاتەدا لە سای نۆکەری و سیخوڕی و وا بەستەیی بە دوژمندا ئەمڕۆ لەسەر چیای ئەزمەر دوو کادری پێشەنگی ئەم گەلە دوو شۆڕژگێری ئەم گەلە شەهید دەکرێت و تیرۆر دەکرێت. بێگومان ئەم کردە سەربازیەی فاشیستی تورکیا بێ هاوکاری ناوخۆیی نەبووە، بێ سیخوڕی و بێ هاوکاری سیخوڕان و نۆکەران نەبووە. ئەمە شاراوە نیە و دیارە و ڕوونە، بەڵام بە ئەو سیخوڕ و نۆکەرانەش باش بزانن تۆڵەی ئەم شەهیدانە لەوان و لە سەرکردەکانیان و لە هەموو ئەو کەسانەش دەکرێتەوە کە لە پشت ئەم تیرۆرەدا پێویستە هەر کەس ئەم ڕاستیە بزانێت. سیاسەتمەدارێکی نزیک لە پارتی کرێکارانی کوردستانیش گومانی خۆی لە تێوەگلانی بەرپرسانی سلێمانی لە کوشتنی ئەو دوو بەرپرسەی پەکەکە ناشارێتەوە. لە شوێنێکی گەشتیاری گشتی تاریک بووە، ئەم دوو کادێرە بوونەتە ئامانجی فڕۆکە سیخوڕیە بێفڕۆکەوانەکانی سوپای تورکیا. ئەمە معنەیەوەیە کە موکوڕێکی جدی هەیە یان نەتوانین بڵین خیانەتێکەیە بەرامبەر بەو دوو کادێرە کە کراوە. ئەو خیانەتە لە چه ئاسیەکای لەکوێ کراوە؟ ئایا کەم تەرخەمی هێزە ئەمنیەکانە؟ ئایا هاوکاری خۆیانە؟ ئایا دەستگا جاسوسەکانی تورکیا خۆیان بەسەر بەخۆ میشانەکەن تا کۆتایی؟ وەلحاڵ ئەمە کارەساتێکی گەورەیە، یعنی ئەمە ئەزمونونەکەمان ئەخاتە ژێر پرسیارەوە کە ئەم حکومڕانیەی ئێمە بەدەست تورکیاوەیە یا بەدەست کوردەوەیە. مەسەلەکە هەر ئەمنیەت نییە، مەسەلەکە لەوانەیە من گومانم هەیە ینی لایەنی بەرپرسی ئێرە دەستی هەبێ لەو مۆزوعانە. دواتر سەدان کەس لە لایەنگرانی پەکەکە بۆ بەشداریکردن لە مەراسیمی بە خاکسپاردنی تەرمی ئەو دوو سەرکردەیان لە کۆمەڵگەی تاسڵوژەی سەر بە پارێزگای سلێمانیەوە بە مەراسیمێک بۆ بناری قەندیل بەڕێکەوتن. گەرچی پێشتر وا بڕیار بوو لە مەراسیمێکدا تەرمی دەمهات عەگید و جەمیل ئەحمەد بۆ بناری قەندیل بەڕێ بکرێت، بەڵام بە وتەی ڕێکخەرانی مەراسیمەکە شەوی ڕابردوو تەرمەکان بەنهێنی بۆ قەزای ڕانی ناوەندی ئیدارەی ڕاپەڕین گواستراونەتەوە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.